ئێستا خۆتان نەزانین لە یەکەم هەفتەی بەرەنگاربوونەوەی تونگوتیژی دژی خێزان و ژنانین هەر ژن نییە بەتەنیا بۆ خێزانیشە بەڕاستی ئامانجی ژنان دەورێکی باڵایان هەیە و خۆشبەختانە پیاوانیش لەگەڵمانە بەشدارن هەم لە ئێڤنتەکان هەم لە سیمینارەکان بۆ ئەوەی هەم خۆیان مافەکانی ژن زیاتر پیادە بکەن و پشتیوانیمان لێ بکەن. ئەم مدەی کە ئەبینی ئەم 15 ڕۆژەی تونگوتیژی ژنان بۆ بەرەنگاربوونەوەی تونگوتیژی خێزانی کافی نییە. ئێمە ئەبێ هەموو ساڵەکە بە درێژایی تەمەنی کەسەکان ئەبێ بەرەنگاری هەموو تونگوتیژیەکەی بێت، جا بۆ ژن بێ، بۆ مناڵ بێ، بۆ پیاو بێ، حتا بۆ ژینگەش بێ. ڕاگەیاندن کار بەداخەوە زۆر جار خۆی نازانێ ئەو یاسایانەی کە هەیە و پارێزبەندیە بۆ ئەو ئاشنا نییە پێی. ئەمە جێگەی داخە من هەموو ڕاگەیاندن کارێ ناڵم، هەموو خاوەن مایکێ ناڵم، بەڵام ئەکسەرێتی نازانن مافەکانیان لەکوایە. بە تایبەتی و زۆر جاریش بەداخەوە ئێمە ڕاگەیاندن کاری ژنی زۆر بەتوانە و چالاکمان هەیە، ئەوەی کە جێگەی نیگەرانیە لە دەستگایەکی ڕاگەیاندن کە کارەکە عەقدێکی پێ واژوو ئەکەن، ئەو عەقدە لایەنی یەکەم هەموو مافەکانی خۆی ئەپارێزێ، بەڵام هیچ مافێک بۆ لایەنی دۆم نایڵێتەوە کە ڕۆژنامە وانێکەیە، با بڵێن کەسی ڕۆژنامەوانە. ئەمە جێگەی داخە ئەو واژووکردنە لەسەر ئەوە زۆر جار ئیمتیازاتەکانی کەمەکاتەوە، زۆر جار وەکو ژن حتا موچەکەشی کەمترە لە موچەی کوڕێکە لە هەمان ئیمتیازان و لە زۆر جار ژن زیاتر ئەچێتە ناو کۆمەڵگاوە و توانستێکی باشتری شەیە وەکو پیاو، بەڵام بەداخەوانێ دەستگا ڕاگەیاندن و میدیایەکە کارێکەکە کە هیچ مافێک بۆ ڕاگەیاندن کارە نەمێنێتەوە. ئەمەش واعیبوونی ڕاگەیاندن کار خۆیەتیە. زۆر بەهێز بێ، من لە ئێستا لە کەناڵێکی تریشا بە هەمان قسەم کرد، ئەبێ هەم زۆر بەهێز بێ، هەم وە زۆر ڕۆشن بێریش بێ و هەم بزانێ مافەکانی خۆی لەکوایە بۆ پیادەکردنی سەرجەم مافەکانی خۆی و ڕووماڵکردنی ئەو بابەتانەش کە گرنگە نەچنە ناو کۆمەڵگاوە، ژن خۆی هوشیار بکاتەوە بۆی کە مادەم ڕاگەیاندن کارە. خۆتان نەزانن دەسەڵاتی چوارەم ڕاگەیاندنە، ئەو مایکەی بەدەستێتی بەرپرسیارە بۆ هاونیشتیمانیان چۆن بڵاوی بکاتەوە بابەتەکەی، ئەبێ زۆر بە قوڵی بڕاتە ناو بابەتەکانەوە. ئەمە زۆر گرنگە. هیوادارم ژنی ڕۆژنامەوان حسابێک بۆ ئەو بابەتە بکە، هەرچەنە ئەوەی من بزانم زۆر وردیشن. یاساکان زۆر گرنگی خۆی هەیە و بە تایبەتی یاسای ڕۆژنامەوانی کە بە تایبەت دەرچۆ بۆ ڕۆژنامە نووس بە هەموو بینرا و بیسرا و نووسراوەوە، پێویستەکە زیاتر ئیحتیمامی پێ بدرێ، بزانن لە دادگاکانە چەندین کەیسەیە ژنانی ڕۆژنامە نووس بزان کە مافێکیان هەیە، بەڵام کەیسەکانیان چۆنە جوڵێنن لە دادگاکانە و گرفتەکانیان لە چیایە. ئەگەینا بەپێی یاساکان هەموو یاساکان زۆر بە جوانی داڕژراوەوە مافیشیان پارێزراوە، هەرچەنە من بۆ خۆم وەکو یاساییەک لەوانەیە لە هەموو ئەو یاسایانە ڕازی نەبم کە بۆ ڕۆژنامەوانیە، زۆر جار بۆ کەسانی بازرگان و با بڵێن میدیاکان زیاتر، دەستگا میدیایەکان زیاتر ئەو هەلایان قۆستۆتەوانێ و دقە یاسایەکان زیاتر لەسەر ئەوان سودمەند دەبن لی. بەڵام ئەگەر وەکو وتم پێویستەکە ڕۆژنامە نووس، ژنی ڕۆژنامە نووس بزانێت کە پارێزبەندیەکی جوانی هەیە لە یاسایە و پێویستەکە ئەو مافانەی خۆی دەستەبەر بکە لە ڕووی یاساییەوە.